ئەم گۆڕستانەی لە تەنیشتی منە نەناوی لەسەر نەناونیشان. ئەم گۆڕستانە دوو ناوی هەیە، یەکێک لە ناوەکان کە بە گۆڕستانی مینا ناسراوە، ناوەکەی دیکەشی پێی دەوترێت گۆڕستانی پەپولەکان، چونکە ئەو کەسانەی کە لێرە نێژراون هەمویان منداڵن و تەمەنیان ناگاتە سەروی 6 ساڵ بۆ 7 ساڵ. جا دەمەوێت زانیاری زیاتر وەرگرم لە بەڕێز مامۆستا نامیق. مامۆستاگیان سڵاوت لێ بێ، کاتت باش. سپاس بۆ تۆش. ئەم گۆڕستانە کە لێرە گۆڕستانی پەپولەکانی پێدەوترێت هەمویان منداڵن لێرە. جا مەوێت زانیاری چییە لای بەڕێزت، کام گۆڕستانە چەند ساڵە هەیە بە دیاریکراوی؟ سەرەتا بەخێر بێن سەرچاو کاکە وڵای ئەم گۆڕستانەوەی خۆت باست کرد. ئەم گۆڕستانە تایبەتە بە منداڵان، هەر لێرە منداڵ نێژراوە و مێژەکەی تقریبان دەگرێتەوە بۆ ساڵی 50کان. بە گۆڕستانی میناژ ناسراوە، لەبەرەوە یەکەم منداڵ کە لێرە نێژراوە منداڵی مینای باوەژنم بووەکەوە لێرە نێژراوە هەر لە سەرم گردا، لەبەرەوە پێوترێ گۆڕستانی مینا یان گۆڕستانی پەپولەکانیش، لەبەرەوە هەر هەمووی منداڵە. بە مروری زەمان ئەم گۆڕستانە ژمارەیان زیادی کردەوە بە گوێرەی دانیشتوانی دەوروبەر و سەرەتا هەر ئێمە وەک ماڵ باوکم حاجی محیدین تەنها ماڵ بۆ لێرە منداڵەکان زیاتر هین ئەوان بۆ هین براو خوشکی من بۆ لێرە نێژراوە. بەڵام دوای ئەوە زیادبوونی خەڵک و دراوسی و خزم و کەسمان لێرە بۆ منداڵی ئەوانیش نێژراوە و لە دوای ئەوەش منداڵی شار گەورە بۆ منداڵی دەوروبەر ئەوەی لەو گۆڕستانەوە نزیک بووە لێرە نێژراوە و بەو شێوازە ژمارەی ئەم گۆڕستانە زیادی کردووە کە ئێسا وە ئیبینی لە ناو گۆڕستانەکەیە تایبەتە بە منداڵە. وەڵاهی ئەوەی سایبینی نازانم بەزین، بەڵام احتیمالە لەوانەیەک 800 تا 1000 مناڵێکی تابی ئەگەر سەیریکە، لەبەرەوە بچووکن منداڵەکان ئەگەر سەیری گۆڕەکە بکەیت ئەوەی تایەوە هەتا ئێستایش مناڵی بچووکی تیا نێژن. خۆم بینیمە لەم ساڵی ڕابردوو لەم هاوینە مناڵی بچووکیان تێدا نێژراوە. ئەم گۆڕستانە هیچ کەسێکی گەوری تا ئێستاتیا نەنراوە؟ کەسی گەورەیانە ئەوەی من ئاگدارم بزانم تا تەمەەن 7 ساڵانی تایە، لەوەی زیاتری تێدانیە و هەمووی منداڵە. یەکەم منداڵ باس لەوە کرد منداڵی ئێوە بووە تا منداڵی برات بووە کاتوانە؟ بەڵێ برام بۆ یان خوشکم بووە لە باوەژنم بووە، لەبەرەوە کات خۆی باوکم تەنیا ماڵ بووە لێرە چەند مناڵێکی مردووە ئەتر هۆکارەکان ئایا ئەو نەخۆشی ئەو سەردەمە بۆ سورێژە بۆ ئەمچی منداڵی زۆر وفاتی کردووە. بردیوە بۆ کەلار کۆن، لە کەلار کۆنیش لێرە باوکم خەرک و کشت و کاڵی و حیوانداری بۆ تەنیا ماڵ بووە، تۆزێ ناڕەحەت بوو بۆی بوو، لەبەرەوە کەلار کۆن دوورەوە بۆ ئەو سەردەمە و ئێتردا پرسیاری لە مەلای کەلار کۆن کردوەوە تێ مامۆستا لە نزیک دیەکەمان گردێکەیە ئێمە ئەتوانین ئەم منداڵمان زۆر وفاتەکە بینێژین، ئەوەی شوتێ ئاسایە لێو بینێژن و ئیتر یەکەم منداڵ لێرە نێژیا و دوای ئەوە ژمارەی منداڵەکان زۆر بۆ بدەوریان بۆ گۆڕستانی منداڵە. مەوەسا ئێستا ئەبینین نەناو لە سەرەتی نەناو نیشان، چۆن مناڵەکان ئەناسرێنەوە لێرە کە بێن بۆ سەردانی گۆڕستانەکە؟ وەڵاهی خۆن لەبەرەوەی ئەو مناڵن ئەتر ناونیشانیان لەسەر نەنووسیاوە گەورەکان، یەکێک مەگەر شوێنەکەی خۆی دیاری کردو. ئەنی من مناڵی خۆم تیا ئێستا شوێنەکەم ئەزانم لە سنوورەکەی، بەڵام بۆ تاوەتی نازانم کامە گۆڕی منداڵەکەی. نەناو لە سەرەتی نەناو نیشان نەخەڵک شزانێ کامە گۆڕەکەی نازانێ خەڵک نەوەڵای لەبەرەوەی کۆن بێ و شێوازەکەی تر ئەگۆڕێ لەبەرۆش نازانێ مناڵەکە نەوەڵا لەبەرەوە مناڵن وەکارەکەیش ئەوەیە زۆری مناڵە بۆیە ناوناونیشانی لەسەر نەنووسرا. بینین لە گۆڕستانەکانی دیکە هەمووی ڕازاندنەوەی قەبر ئەنجامەدات یا جۆرێک لە جۆرەکان. لەم گۆڕستانە باست کە نزیکەی 800 قەبری منداڵی ئایا، بەڵام نبینم هیچ کام لە گۆڕەکان ڕازاندنەوەیکی بۆ کرابێت، جوانکاریکی بۆ کرابێت. سەردەمی پێشووە وەک سەردەمی پێشووە لەبەرەوە کۆنە ئەم قەبرستانە کۆن دەستی پێکردا هەموو توشمان منداڵە، لەبەرەوەی منداڵە و ئەیتر هەر بەو شێوازە پاراستێ یەک دانەیتیانە لەو شێوازە، لەبەرەوە خەڵکی شاوی نەکردو دووبارە بێ ئەو گۆڕەی بڕازێنێتەوە یان شێوازەیەکی بۆ بکە وەک هەڵواسین، لەبەرەوە گشتیان هەر یەک شێوازن و لەسەر ئەو شێوازەی کۆنەوە هیچ دەستکاری نەکریا بۆ شێوازە نێزراوە. دەست خۆش بێ، زۆر سپاس مامۆستاگیان. سەرچاو بەخێر بێن عەزیەتان کیژاوەکەم. بەڵێ بینەرانی کۆباس ئەمەیکا دەیبینن گۆڕستانی پەپولەکان یاخود گۆڕستانی مینایە لە قەزای کەلار کە لێرە ئەم جێگایی کە تێدایە پێی دەوترێت عەلەو مەحا کە ئەم جێگایە پێشتر گوندێک بووە لە نزیک کەلار، بەڵام ئێستا یەکێکە لە گەڕەکەکان کە ماڵێکی زۆری تێدایە لە نزیک قەزای کەلار و ئەمە تقریبا بە دووری کیلۆمەترێک بۆ 2 کیلۆمەتر ئەمە گەڕەکی گۆران و گازینۆ و بەردەسوورش، یعنی ئەم گەڕەکە
بە تەواوی نزیکە لە شاری کەلارەوە دەم گۆڕستانەی کە هەیە لە قەزای کەلار هەمویان منداڵن و منداڵەکان هێنراون لێرە یەکەم منداڵ کە لێرە نێژرا بێ کە سوکاری ئەم بووە کە پێشتر بەهۆی دووری گۆڕستانی کەلاری کۆنەوە باسی لەوە کرد باوکی ئەم گۆڕستانەی دروست کردووە و یەکەم منداڵ کە لێرە نێژراوە دواتر خەڵکی کەلار هاتوونەتە ئێرە و منداڵەکان کە وەفاتیان کردووە هاتوونەتە ئێرە و نێژراون و ئێستا نزیکەی 800 قبری تێدایە زیاتر بە گۆڕستانی پەپولەکان و هەندێکیش لە هاوڵاتیان دەڵێن گۆڕستانی پەپولەکانی بەهەش چونکە هەمویان منداڵن لە یەک مانگ و تازە لەدایی بوو هەتاکو و 2 ساڵ و 3 ساڵ و هەتاکو دەگاتە 7 ساڵیشی تێدایە ئەوەی هەیە لێرە ئەم گۆڕستانە ماوەی زیاتر لە 75 ساڵە لە قەزای کەلار هەیە و ئێستاش بەشێک لە هاوڵاتیان کە منداڵیان وفات دەکات دەیهێنە ئەم گۆڕستانە و لەم گۆڕستانەدا دەیشارنەوە.